بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد إيمان حديثي سبشش باش مرة كذا ندرس كذا عن أنس بن مالك رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم الدار الجار يمحو الحسنات كما تمحو الشمس البريد وتابع غمري صلى الله عليه وسلم فرميت أزيداني دراوسي شافكان دسريتها وكتشون خور خمان عليهم بفلها أتوين كوا وكوي كاتي الدنيا سادة بيو الدنيا سيري بيزوكم وبفر ديكيشي بوفر تيجي أتوين كواتا ئەو یەکێکە لە مامەڵە خراپەکان چکە ئەجر و پاداشتی زۆرە دراوسێ هەمووی ئینسان لەبێ وریا بێ بقەیەتی خۆی بێ نەکوا شتێ بکە خوانەکە ئەزیەت و ئازاری دراوسێ بێ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەسیحەت و ئامۆژگاری ئەسحاب و یاوەران و ئێمەشی کردووە کەوا ئێمە سێ شتێ ئەبێ خەسڵەتە سیفەتی جوانە وریا بێ ئینسان دەستی پێوە بگرێ یەکێ لەوانە چییە؟ ئازاری دراوسێکانمان نەدەین ئازاری دراوسێ نەدەین و لە ناو نەچێت یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسە ئیمانی نییە سێجا فەرمووی فەرمایشتەکە مەشهورە وتیانەی پێغەمبەری خوا کێ ئیمانی نییە؟ زۆر تاکیدی کردەوە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسەیە کە دراوسێکەی ئەمین نییە لە شەڕی واتە ئەمین نییە لە شەڕی ئەو دراوسێ کەواتە ئازاریەدا ئەشکەنجەیەدا یان کوڕە هەر شتێک هەتا پێمان بکرێ ئێمە شتی جوان و شتی چاک و شتی باش بڵین کە هاین بەیەکەوە چووکە دنیا ساڵانێکی کەمە و دەڕوات و تەواوش دەبێ دراوسێش حەقی لەسەرمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەنە نەسیحەتی کردووین یەکێ لە ئەسحابی یاوەرانە فەرمێ وامان زانی دراوسێکان میلاتە بەن لێمان یعنی ئەمەنە بە بابەتەکە زۆر یعنی پێغەمبەری خوا تەکیدی کردوتە لێی کە دراوسێکە وای زانیە کە وەرەثە لە دراوسێ دەبا ئەمەنە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم باسی کردو و ئەمرشی پێ کردو و بەش ئێمە ئەو بکەین زۆر جار هەیە یعنی زۆر جار من ئەو ماوەیە سێ و چوارێ هاتن هەرێ مامۆستا وتارێ بدەرە سەر دراوسێ یعنی سێرەکەی زۆر جار نادێ شتی بچووک گەورە بکەنی سەر هەندێک دراوسێ شتی زۆر بچووک گەورە دەکاتەوە خۆش نییە یعنی گەورەش بوو ئەبێ ئێمە بچووکی بکەینەوە ئەسڵ ئەوەی هەموو شتێک گەورەش بوو بچووک بکەینەوە نەک بچووک گەورە بکەینەوە شتی چونکە شت چەندێک گەورە بێ هەر مدەیەکەوە دوای سەرەکەی بچووکە بێتەوە ژی خۆزایان نەمکردایە و کورە نەبوایە باشتر کۆ دنیاوە نائێرێ و یەکسەر چیەکە ئینسان مرۆڤ وایە بەشیمانە بێتەوە لەو شانەی کە کردوێتی چونکە دنیا سێرەکەی ئەوبەری ئەوە نییە کە بۆ یەکی خی گەورەی سڵاحی هەموومان بکە ئەوە گرینگە ئەچینە فەرمایشتەکەی تر فەرمایشتێکی ترمانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێتە سی حەوت لەسەر بابەتی چارەسەری تووڕەبوون ئەبی هورەیرە گەڕێتەوە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەفەرمێ إذا غضب الرجل فقال أعوذ بالله سكن غضبه واتا إنسان كتوربو لو كاتا كتورد به فنا بخوا بقري أعوذ بالله من الشيطان الرجيم ميكي كلا السنة كان بويا پیغمبری خواه فرمی عليه الصلاة والسلام اگر کسی توربو اما بابل يسيجا اگر اما تأثيري نكد بپیو بو با دانشه اگر بپیو تورکد بو دانشه اگر زانید حتی تورک برن نادا یکسر بچو دزنیوشی حال گره اگر زانید تورکد هر ماوا دور کار نیوش بکن اما علاجه چاره سر چوکە تووڕەیی زۆر جار ئینسان تووشی هەڵا ئەکا
تووشی هەڵە ئەبیت هەڵەکانیش دوای خۆت ئەبێت چی بکەیت ساڕێژی بکەیتەوە زۆر جار لەوێ ساڕێژیش نەکرێتەوە ئەبێ ئینسان کۆنتڕۆڵی خۆی بکات چکە کۆنتڕۆڵکردن کەمێ قورسە بەڕاستی هەموو مرۆڤێ قورسە بەڵام ئەوێتی نەفسمان فێری ئەمە بکەین فێری چی بکەین فێری کۆنتڕۆڵی بکەین تەحەمولی زیاتر سەبری زیاتر یعنی کەمێ تەحەموڵ کە ئیشەکان خۆی دێتە پێش کەمێ سەبرت بێ ئیشەکان خۆی دێ زۆر جار لە بێسەبریمانە بەپەلەییمانە ئەبینین سێرەکەی ئیشەکان خۆمان تێکە دەین چکە تووڕەی خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەیاتە خزمەتی فەرمووی چی ئەوەی فێ فەرموو کە تووڕە مەبە سێجە شتێکم پێ بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە احتیاجم بە کەس نەبێ و خۆم جێبەجێیکەم فەرمووی کەچی تووڕە مەبە کەواتە ئینسانی موسڵمان ئەبێ ئەم سیفاتەش لابەرێ لە خۆی حەدیثی 36م ئازاری دراوسێ حوتەم کە تووڕەبوون لابرێن ئەتێنە 38 گرنگی ڕەوشتی بەرز ئەمە ئەمجا بەرزمانەکاتەوە ئیمانداران ئەبی دەردا ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أثقل الشيء في ميزان العبد الحسن واتا بەندە بێ یا مرۆڤێ هەموو مرۆڤێک کە چییە کە کردەوەی چاکەیە لە قیامەتە قورسترین کار و کردار چییە کردەوەی چاکە قەپانمان قورسەکە قەپانی ئەڵڵاه نەک قەپانی دنیا چکە قەپانی پەروەردگار هەموو شتێ قورسی ناکە هەموو شتێ چاکەکانت چاکە هەیە بەڵام چاکەیە قورسترە ئەو چاکانە بکە وا زۆر قورسە قەپانی ڕاستت قورسەکە و خراپەکانش بەرزەکاتەوە واتە لای ڕاست کە قورس بوو ئینشاءڵڵا ئومێدی چاکە و ئومێدی باش کە خوای پەروەردگار ئەداتی ئیتر ڕەوشتش معلومی جەنابتانە بەگشتی ئەڵێ لە وشەیەکەوە تا مامەڵەیەکی گەورە هەمووی ڕەوشت و ئاکاری جوانە ئینسان هەتا بتوانێت ئاکاری جوان بکەین ئیمڕۆ زۆر پێویستمان بەوەیە من پێشی ئێوە جەنابتانش پێشی من هەمومان بەیەکۆ پێویستمان بەمەیە بەخوا پێویستمان بە ڕوحێکی برایانە و بە ڕوحێکی ئەم ڕۆژتە بەرز و جوانانەیە بەرامبەر یەک بینوێنین چونکە ئێمە ئیسلام دژمنی زۆرە مسڵمانە خۆشەویستەکان لەم زەمانەدا زۆر ئاسانە ئیسلام نییە تاوانبار بکەن شتێکی بۆ دروستەکەن سیناریۆیەک و کۆمەڵێکی بۆ دێنن و داێنن و بڕێ ڕەوشتی خراپی پێکەن و ئێژن ئاوە ئیسلامە ئیتر ئەو خەڵکەش یەکسەر بڕواکا بێەوە چکە ئەمجا هەتا من و تو ئەمە ڕاستکەین و زۆری پێچێ هەتا ڕاستیکەین و لە عەقڵی خەڵکە دەی جێبەجێ بکە ئەو بە ڕیکلامێ سێرەکەی زۆر بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە یەک ڤیدیۆ هەزاران موسڵمان بڕواکە ئێمە نووس تۆ هەتا قەناعەتی بێبین سێرەکەی قەناعەت ناکەژە بابەوەتا و نییە نایسە ماوەیەک ئەو بەزم و ئەو شەڕ و کوشتارە لە عێراق و لە سووریا و لە چۆ دروستیان کرد گەشتی بەناوی ئیسلامە نەبوو هیچی بوو برا خەڵک چۆن تێگەی لە ئیش ئەنیمەی تۆقیە شتەکان ئەمەە ناخۆش بوو چکە بێ ئێمە پێویستمان بەمەیە چەندێ خۆمان جوانکەین چونکە ئێستا من هەڵەیە بکەم بەخوا ناێژن ناوم ناێژن سەرکەوت کردی ژن مەلایە کردی ئەها تۆ کە ئەیکەی ناوی خۆت ناڵێن ئەڵێن حاجی کردی حاجەکە ئەخەنە پێشی ناوەکە ئەبێ ئێمە تێبگەین بەمە کەسی ئاهلی مزگەوت کردی ئەڵێن چی ناوێن فڵان کورە کاکە وەک ئاهلی مزگەوت بیکەم چێ بۆ مزگەوت و ئەواکە چۆن لێتەدەن لەکشۆ لێمانەدەن لەو شتە پیرۆزانەوە لێمانەدەن مەلایە کردی درێکیانە چی بکەن خۆ خەڵکیان مەلاک کەرێکیانە مەلاکە مزگەوتەکە شوێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەکەدارکرد نوێش خوێنێ بۆی ئاهلی مزگەوتەکەی کە عیبدارکرد بۆ نمونە حاجیە بۆی بژین کاکە حاجیەوە تا بچی بۆ حاج و نەچی هەروەکەوە وایە چی فەرقێ لەگە خەڵکی قەزیانەوەیە حەجەکە چکە ماوەیە فێربوونە پارە بۆ دەیتە عەرەبوو نام چێت وەکیلی تۆیە جاکەی کێشەی تۆ پارەی خۆمە من هەر ئاگرێ دەم کەی کێشەی تۆ یعنی ئەم شتانیان ئاخۆخۆڵقان چۆن ئەوەنە پارە بدەیتە عەرەبوو چۆن ئەبێەوە بیدەیتە نەخۆشخانەی فڵان و بیدەیت نەخۆشخانەی فیسان ئەی جەنابەت بیدە ئێمە واجبێکی ئیلاهیە واجبە لەسەر من و تۆ بچین بۆ حاج
ئیتر ئەمە کەی ئینە یانی ئەیان هاوە گڕگڕ هەندێک مسلمان ژێ بڕایە کرد فەقیرە هەنە داما و فەقیر بڕایە کرد ئەی چۆنە بێ وەڵا ڕاستەکە بیداتە فەقیرە کورە چی فەقیر لە قیامەتە خوا ناپرسێ بۆ فەقیرە بەسە برسێت و پارەت بوو حەج نەکرد یەکێ لە ئەرکانەکانی ئیمانە تۆ مسلمانی ئەبێت تێبگەی لە دینەکەت کەمێ ئەوەنە سادە نەبێ هەموو شتێ بڕوا بکەیت چکە بێ ئینسانی مسلمان وریابێ لەوەی کە ئێمە ڕەوشتی جوان بکەین ئیسلامەکەمان جوانەکەین ئیسلامەکەمان شیرینەکەینەوە بە ئاکاری جوان بە ڕەفتاری جوان چەندێ گەرم و گڕ بین لەسەر ئەمە هەم بۆ قیامەتی خۆمانش زۆر چاکە بێ 39 پەلە نەکردن لە نوێژدا ئەم شە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکێیان سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام يا معشر المسلمين لا صلاة لمن لا يقيم صلبه في الركوع والسجود ئەبێ وریابێن وریای نوێژەکان بان پێغەمبەری خوا فەرمی ئەی کۆمەڵی مسلمانان وریابن پشتان ڕاستکەنەوە بچەمێننەوە لە کڕمە لە ڕکوع و لە سجود ئەبێ ڕکوع و سجودمان جوان بێ بەلێ نەکەین نوێژەکانمان بەلێتیانە بێ ئێستا بە پاوەیە سیاینە ئەوە ڕوکنە ڕکوع ڕوکنە سجود ڕوکنە ئەو تەحیاتی ئەخیر ڕوکنە سڵاوەتەکەی ئەخیر کە تایەتی ئەمانە ئەبێ تۆ بزانی ڕوکنەکان چیە مسڵمانەکان خوا کەمێ ئەو شتانە ئێمە زۆر جار وتا شەدەین سەرەکەی کەس نامێنێتەوە یعنی حەیفە تۆ 30 ساڵە نوێژەکەی نەزانی ڕوکنی نوێژ کامەیە واللهی یعنی حەیف ئەبێت بابە ڕوکنەکان ئەبێ بزانی لە عیبادەت چونکە ئیسە تۆ چی بۆ حەج ئێ مەحقولە نەزانی ڕوکنی حەج چییە ئێ بابە یەک ڕوکنت لە فکر چوو حەجەکەت بەتاڵە بێ هیلاکیەکەت هەروەڕوە قەینا سونەتە تا ڕادەیە قەینا سونەت ئەگەر نەیشی کەی گونەحبار نابی خۆی مەفروضە سونەتەکەش گشتی بزانی نەک ڕوکن ئەیسە کەسی وایە دەستنوێژەگرێ نازانێت دەستنوێژت کامە ڕوکنە هیچ چۆنە بێ ئێ تۆ ئەگەر لە فکر چوو خۆ نوێژەکەت هیچی قبوڵ نابێ ئەبێ لای کەم ڕوکنەکە بزانی ڕوکنی نوێژەکەت دەستنوێژەکەت حەجەکەت عومرەکەت ئەمانە گرینگە بۆ تۆ تۆی مسلمان و منی مسلمان و هەمومان عیب نییە عار نییە نازانی خەیچەکە پرسیارکە لای برایەکی عەزیز لای کەسێکی دڵسۆز لای مامۆستایەک لای شارەزایەک دانیشە بێژە وەڵا حەزەکەم بێژە ئەزانم بەس حەزەکەم دووبارەی کەیتەوە بۆم ئەو شتەمان بۆ بڵێ یعنی ئەم شتانە گرینگە چونکە ئەمانە عیبادەتی لەسەر دامەزراوە بۆی پێغەمبەری خوا زۆر جا نەسیحەتمانەکە صلوا كما رأيتموني أصلي نوێژەکانتان بکەن وەک نوێژی من ئەبێ بزان شخصی وایە 100 جار پێڵێ هەر عینادیەکە لەسەرەوە ئاڕۆ ئیبووە یعنی سێرکە تۆ تەماشاکە مزگەوتێکی جوان جەنابی کاک تەحسین و کاک ئەو پیاوە بەڕێزانە هەمویان کە گەورە نەزانن جاران لە مزگەوتا من بچوو بوو ئەم پیاوە لە پێشی من بن ئاهاتین خەتیان دانا سوبغیانە کرد 1001 بەزم بڕێکش پیا بوو لەو زەمانەیەت ئەو خەتەش بیدعەیەکیان جار ئاوەیەکیان لێکە بڕێ پێنجەیان بڕی یعنی ئەو بەزمەش بوو ئەو کاتە شەر ئیسە سوبحانڵە فەرشێ جوان کاکە خەتێکی ڕاست هەر خۆمانش بیکێشین لەم ڕەسە بەخۆڕە ئێسێرەکەی لەبان خەتەکەی گێڕێسی ئێژی بێەوە بەرۆژێت وەقە چییە بابە لە نوێژ جایزیینە سبحان الله ئەی بۆ وابین بێژەبان چاو تێمە پێش قسەی خۆش بکە تو ڕوود کردە لەخوا یعنی هێژی کاکە کەمە بێەوە پێشەوە باتە سیرەکان ڕێکڕاوەستی شان مامدا لە شانێک قەیچێکە شان بدەین لە شانێک خۆی شان حەساوە نەک پا هەندێک مسلمان پای ئەمە نەکاتۆ نیمەتر ئاوە ئەمە نەشانی بینە تۆ شانت بە گوێرەی ئەمە عەزیەتی براکەت مەدە ئێستا من چەندێکم ها بستێک دوو بست سێ بست شەرع من ئێژێ سێ بست پام پڵاو بێ نەویتۆ 6 بست پام ئەمە نەبکەم ئەوێ ئەمە هەر شەرعەن جێ دوو نەفەرم گردا شانی من و تۆ شانی ئەوەنە ئەوەنە شەیتان ئەلەو بینەوە ڕا خۆشەرت نییە لای قاچەوە بڕۆ تێگەی ئەمجا قاچش نەرم دەنەقەیەوە وەڵڵای بەعدە جا قاچە داتەقەی قاچ بوو خاکێ گۆشتەکە لەگەڵیاوە ئەیبرا بووە ئاکی ڕەحمەتی لێ بێ وتێتی ئاوا نەویتە ئاوا بیقنجێنە عەزیەتی مەدە عەزیەتی براکەت مەدە بۆ ئەزیەتێ دەی یان هەندێ برامانەیە هەندێ برامن یعنی من ئەو شتانە ئەبینم زۆر جار هەندێ برا سێرەکەی کە چییە بێ بۆ نمونە
درێناتە وەبان ئەم حەمکاتێت بۆ بەردەم چۆن واوێ پێغەمبەری خوا سەسەم لە جومعە خۆتبەیەدا کابرای هات بە سەوتی دانیشە مەیە پێشەوە دانیشە لە شوێن خۆتا خوتبەکەی بڕی وتی دانیشە ئەم منەی خێرەکە على ئەساس بەخوا خێری ناگا چونکە ئەزیێتی موسڵمانە مەبە حەدیثمانەیە پێغەمبەری خوا فەرمی هاتن بۆ مزگەوت وریا من ئەزیێتی موسڵمانە مەبە یان سێرەکەی جێکە نایەوێت و خۆیە کاتە بەیندوانەوە نیمەی ئاوە جێ ڕێسیا ورە بیکە خاتری خوا ئەم مزگەوتە ها چەندێک گەورەیە ئیسە تو باڵکەیکە ئێمە نوێژەکەمان هەناڵێن چۆن تەواوکەین جێمان نابێتەوە زۆر جار من زۆر بێتاقەتم بەوە یانی کاکە منە چمە دواوە تو بێەوە پێشەوە بکێشێ هیچ کێشە یانی دڵمان با زۆر یانی سەرچین زۆر جار شتەکان یانی لە مزگەوتە چونکە ئەو مزگەوت مڵکی عامە چونکە ئەبێ هەر ئینسانی هەر مرۆڤێ لە مزگەوتە ئەبێ چی بکات تایبەتمەندیەکی خۆی هەبێتایە ئەگەر ئەوە بێت ئەوە ئینسان ئەبێ جێبەجێیکە زۆر جار دڵمان زۆر هەوەی کە خۆشە لە ناو مزگەوتە ئێمە جێبەجێ ئەوەی کە خۆشە بۆ موسڵمانان ئەبێتە مای خۆشبەختی ئەو سیفاتانە شەکتەیمان بینی لای بین یان هەندێک سیفەتی تر ڕکوعەکەی وەک پێغەمبەری خوا فەرمیێ ڕکوع مەبەن دوو لە ڕوو جەنابتان ئەڵێ وەک سەگ نوێژ مەکەن دوو لە ڕوو جەنابتان حەدیسەکە وایە من چی بکەم ئێژی ئەمرت منە زەوی هەتایر ئاوا مەکە بۆ نمونە ئاوا بکە هەیە بەعجار ئاواکە ئەمەی ئەچێت تایرەتە ئێژێ پێغەمبەری خوا وتێتی ئاوا بکە قوربان ئەوە زانین بۆ کەی وتێتی ئەخە تۆ بێت تێبگەی بۆ نوێژی سونەت تو تێتیت ئەبێ خۆت ئاوا بکە چون کەسیە بەس کاتێ جەماعەت بوو ئەبێ ئاوا بکەی ئەبێ حەدیسەکە تێبگەی و هەموو حەدیسێک ئیسە من نوێژەکەم بۆ خۆم دەستم وادانم ئاوا دایانم قەینا با بڵاو بێ لە چی لە ئەمانم لە پەراسووم بڵاو بێ بەس ئافرەت چیەکە دەستی ئەداتە پەراسووی بۆی زیاتر عەورەتی دەرنەکەوێت یان هەیە چییە ملی زۆر درێژاکەوتەوە لە پان و لە پشتەوە سێرەکە عەورەتی دەرەکەوێت زۆر ئەڕوا هەیە فانەکەی گەنجەکان ئەو فانلێ دروست نییە گەنجەکان ناو کتاوە دەشتەوە پشتاوە دەشتەوە هەر عەیبەت و بێ بەو لەو نەبێ بۆ نوێژ نابێ چکە ناوت کەوتە دەشت پشتت کەوتە دەشت ئەوە عەورەتە کە عەورەتت کەوتە دەشتی یەکسەر نوێژەکەت بەتاڵە یەکێ لەوانەیە کە بەتاڵبوونی نوێژە یان بێجامەیە کاتە بەری هەموو گیانیا لەبەرە هەموو گیانیا بە دەرەوە نەیکا باشترە بەخوا یعنی ئەو شتانە ئەبێ مراعات بکەی خۆت هەندێک شتێ ئەمانە بابەتێکە بۆ خۆت هەمومان من وەک تەذکیرە باسێکم ئینشاءالله تعالی بۆ ئەوەی ئێمە هەمومان ئەم شتانە هەندێک شت هەڵەمانەیە جوانی کەینەوە ئینشاءالله تعالی لە نوێژدا ئەگە کراش ئێمە ئینشاءالله دوای ڕەمەزان بەئیزنی خوا هەفتەی شەوێک دانین باسی هەندێک بابەتەکەین هەر بۆ ئەوەی کە ئیسفادە بکەین کەواتە نوێژکردن ئەمانە گرینگە ئەمە بزانین لە ئەدای نوێژدا هەر چوویتە هەرچی مزگەوتێک ئیسا ئەچین بۆ مزگەوتێک گشتی ئەکوتێ بۆ پشت مەلا ڕەحمەتی ڕەحمەت لە قەوری بان شەو باسی بکەین حاجی مەدحەت خاوەنی مزگەوتەکە ڕەحمەتی لێبێ و قەبری پڕ نور بێ خوای گەورە ئەم سەدەقە جارەی لێ قبوڵ بکە ئەی مامۆستا نازانم ئەم خەڵکەیەژی پەقلەوە لە پشت ئیم مەلاتەوە زیعکرێ چی هەیە ئەلێوی چی هەیە یعنی ڕەحمەتی لێبێ زۆر جا ئەو قسە حەزمەکە دووبارەی کاتەوە یعنی چییە ڕاستەکە من ئەیسا ئەگە مەلانە و بە قورعان نایەمەورە لە ژیانمان نایەم شوێنە وەرە چم چی شوێنێ خۆش لە مزگەوتەکە بێ لێو پاڵە دەمە بخۆم نوێژەکەم چیم هەیە یعنی توی سەم مامۆستا منام لەبەر نوێژی برا لەوەش خۆم چوو ئینسانە مرۆڤە لەوەش خۆم چوو دەست نوێژم شکا چیەکەی تو لە پشت من چیەکەی تو چیەکەی لە پشت من چۆن ئەدای نوێژەکە بۆ خەڵکەکەی ئەبێ خۆ دووسێ کەس ئەو پیاوانە گەورە ئەوەی کە قورئان شارەزایەتی بۆ بکەینەوە بێتە پێش کە ئەوانە لەوێ ئەبێسن بۆ ئەوەی کە چی بکەین بۆ ئیخوانەکە گشتێکش وتێنە پێش و نوێژەکە ڕۆتەوا بێت کۆتایی دێنم بە چیرۆکێ پیاوێک ئەزەکە بیبڕن کاکە با ئەمە نەکەوێتە ولاوە